بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان ألم نشرح لك صدرك ووضعنا عنك وزرك الذي أنقض ظهرك أي محمد آیا دلو درون سینمان گشاد و آسوده نکردید؟ آیا باری گرانمان لسر شانی تو لا نبرد؟ اوی که پشتی توی هلاکو ماندو کرده بو؟ ورفعنا لك ذكرك فإن مع العسر يسرا إن مع العسر يسرا ناو بانجی تومان برزو بلند نکردوا لشایتمان دا هاوڕێ لەگەڵ ناوی ئێمەدا ناوت دەبرێت ناوت لەسەر زاری فریشتە و جن و گرۆی ئادەمی زادە بەڕاستی هاوڕێ لەگەڵ تنگانەدا خۆشی و ئاسوودەیی دێت بێگومان بەدڵنیاییەوە هاوڕێ لەگەڵ تنگانەدا خۆشی و ئاسوودەیی هەر دەبێت فإذا فرغت فانصب وإلى ربك فارغب جاکاتێک لە کارێکی خێر دەبیتەوە خۆتمان دوو بکە بە کارێکی خێری ترەوە با هەمیشە و بەردەوام حەز و ئارەزوت بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوددا بێت بەردەوام خەڵکیش هان بدە تا پەروەردگارت بناسن و لە هەوڵی ڕەزامەندی ئەودا بن